پاش پەڕینەوەمان لە ڕووباری دێوانە. بەشێکی تری ڕێگاکە بە ئۆتۆمبیل دەبڕین و دەگەینە باکووری ڕۆژهەڵاتی شاخی گوڵان. دواتر بە شاقڕەوی و بڕینی 600 مەتر لە ڕێگای سەخت و پڕ لە مەترسی دەگەینە ئەشکەوتی کونەبا کە یەکێکە لە ئەشکەوتە جوان و سەرنجڕاکێشەکانی کوردستان. ئەم ئەشکەوتە بە دووری 5 کیلۆمەتر کەوتۆتە باشووری ڕۆژئاوای شارۆچکەی دەربەندی خان. لە وەرزی هاوین هەوایەکی فێنک و لە زستان هەوایەکی گەرم بە هەمیشەیی لە ڕووی ناوەوەی ئەشکەوتەکە دێتە دەرەوە. هەر لەبەر ئەمەشە پێی وتراوە کونەبا. هەوای ئەم کونەبایە ماندووبوون و سەختی ڕێگا و گەرمای بەتینی هاوینت لەبیر دەباتەوە. ئەشکەوتی کونەبا ئەکەوێتە دامێنی شاخی گوڵانەوە کە بە دووری 15 کیلۆ تا 15 کیلۆمەتر لە باشووری ڕۆژئاوای قەزای دەربەندیخانەوە دوورە بە جادەیەکی خۆڵا سەرەتا تا ئەگەیتە ئەشکەوتەکە نزیکی 600 مەتر بەرزیە بێ بەپێ تا ئەگەیتە دەرچەی ئەشکەوتەکە کە ئێستا ئێمە لێرەین. لە ناو ئەشکەوتەکە وەکووە بینن دەرچەیەکی بچووکی هەیە کە ئەبێ بەم دەرچەیە بڕۆی نزیکەی تقریبا 10 مەترێک ئەبێ بەم دەرچە تەسکەیە بچیت تا ئەگەیتە ژوورەوە. لەگەڵ بوونی ئەوەی کە ئەو دەرچە بچووکەی هەیە بەو درێژە بەهۆی بوونی جیاوازی پستانی هەواوە لە ژوورەوە لە دەرەوە چکە پستانی هەوای ژوورەوە لەگەڵ دەرەوە جیاوازی ئەکەی گەورەی هەیە بۆیە ئەم باە دروستە بێ خۆی لەوانەیە لە شوێنی ترە درز و کەلێن هەبێ کاتێک ئەم هەوا چێتە ژوورەوە بە جیاوازی پستان لەم لێرەوە بە جارێک ترێتە دەرەوە خۆی ئەم جیاوازی پستانی هەوایە زۆربەی جارە بێتە هۆی دروستبوونی جۆرێک لە شنەبا. ئەمە پێوترە جۆرێک لە شنەبای لێ دروستە بێ. خۆی وەکو ببین ئەگەر سیر بکەن ئەوە نیشانەی بوونی هەواکەیە جیاوازی هەواکە چ هەوایەکی لێدێ. ئەم هەوایە لە هاوینان زۆر ینی هەوایەکی فێنک و خۆشی هەیە ینی ئینسان حەزەکە لێرە دابنیشێت بەس لێرە بێ. لە زستانان هەندێک جار من خۆم هاتووم لێرە هەوای نییە و هەندێک جاری هەوایەکی کەمتر لەمە هەیە بەڵام تۆزێک شێدار و گەرمە هەواکە هەوای ژوورەوە هێنێتە دەرەوە. بۆی ئەو جیاوازی هەوای هەیە ینی ئەگەر هەوای دەرەوە سارد بێ ئەو تا ڕادێک شێدار و گەرمتر بێ دەرەوە گەرم بێ ئەم لە ژوورەوەیەتەوە سارد دەبێتەوە هەواکەی فێنکە بێ. ئێستا چینە ژوورەوە وەکوە بینی سەرەتا ئەبێ کەمێک دابەزیت ئەو شوێنێکی تەسک و کەمێک ناخۆشەکە چی تەسکە ئەبێ خۆ بچەمێنیتەوە تا ڕادەیەک وە لایتەکانیش هەر لەگەڵ چوونە ژوورەوە بێ ئیش پێ بکەیت چکە هەر لەگەڵ داخەڵبوون تاریکیەکی زۆری هەیە. دەواازەی ئەشکەوتەکە یەک ڕێگایە. شوێنی چوونە ژوورەوە بچووک و تەسکە بە شێوەیەکی لاکێشەی مەیلە و قوچەکی درێژ کۆڵە کە تەنها جێگەی کەسێک دەبێتەوە بەلا یان بە نوشتاوی پێیدا بچێتە ژوورەوە. دواتر فراوان دەبێ و دابەش دەبێ بۆ 3 ڕێگا. یەکێک لەو ڕێگایانە بەرتەسکە و درێژیەکەی کەمترە. دوو ڕێگاکەی تر بە ئاراستەی باکووری خۆرئاوا و ئاراستەی باشوورە. ئەو ڕێگایی بە ئاراستەی باشوورە درێژیەکەی زیاترە و چەند ڕێگایەکی دیکەی لێ دەبێتە. کاتێک کە یەیتە ناو ئەشکەوتەکەەوە ئەبێ زۆر ئاگداری ئەم لێوارانە بی چکە درێژە بنەوە بۆ نزیک سەر ئەبێ ئاگداری بریندار بوونشتی وابی کە داخڵی ناو ئەشکەوتەکە بێبینی تا ڕادەیەکی باش فراوانە ناو ئەشکەوتەکە. پێشتر ئێرە لە سەردەمانی پێشتر لە سەردەمانی ڕژێمی بەعس و ڕژێمەکانی تر ئێرە لانکەیەکی باش بۆ پێشمەرگە بۆ خۆعەشاردان بۆ چالاکیەکانیان. ئێستش ئەچی نەخوارەوە زیاتر ئەچی نەخوارەوە کە نزیکەی 500 مەتر دوورە ئەگەینە ئەو شوێنانەی کە کریستاڵەکانی تایە.
بێدەنگی و تاریکی سامناکی دروست کردووە، زۆری ڕادەی شێو، تەڕی و دڵۆپەی بەردەوام، بەرزی و نزمی و تەڵاشی تیژی بەردەکان، هۆکاری مەترسی خلیسکان و برینداربوونن. ئەوەی کە لە سەرەتاوە داخلی ناوەشکەوتەکە بی ئەبێ ئاگداری شتێک بی کە ئەوەیە ئەم بەردانە بەهۆی کەوتنە خوارەوەی ئەو ئاوە بۆ سەر بەردەکان تا ڕادەیەکی زۆر ساف بوون، لوز بوون، یعنی لە کاتی ئەبێ پێڵاوەکان زۆر باش بکەیتە ناوە مەشکەوتە، ئەگەرنا تووشی خزان و ئیسابابی تووشی زامداربوو نەبووی. و شتە حاڵەتێکی تر هەیە لێرە بەڕاستی کە ئەوە زۆر ناشارستانیە بەداخەوە کە کۆمەڵێک کەس کە هێنە ئێرە وەکو گەشتیار بێ وەکو هەرچی بێ نووسین لەسەر بەردەکان لەسەر کریستاڵەکان ئەمەیە بینی لەسەر ئەم بەردە نووسراوە، ینی چ پێویستەکە تۆ لەسەر ئەم بەردە بنووسی لەوانەیە جارێکی تر ڕێو نەکەوێتەوە ئەم شوێنە پێویست ناکە شتێک لێرە بنووسی کە هیچی سپادەی نییەوە ئەبێتە هۆی تێکدانی شارستانیەت و جوانی ئەم مەشکەوتە وە پاشە ڕۆفڕێدانیش، یعنی ئەبینی چەندین بوتڵی شوشە و پلاستیک و یعنی جلوبەرگ و مەوادی پلاستیکی فرەدراوە بەداخەوە. هیوادارین ئەوانەی لە دوای ئەم بەرنامەوە یانە ئەم شوێنە ڕەچاوی ئەو خاڵانە بکەن جارێکی تر دووبارەی نەکەنە، چونکە ئەمە سەروەتێکی نیشتیمانیە. پێکاتەی ئەشکەوتەکە سروشتیە لە بەرد و قسڵ، کلس و خۆڵ پێکاتوە. لە ڕووی زەویناسیەوە ئەشکەوتی کونەبا لە جۆری تواوەیە، ئەکەوێتە ناو پێکاتەی جیلۆجی پیلاسپیەوە. پێکاتەی لە بەردی کلسی یان لایمستۆن پێکاتوە. تەمەنی دروستبوونی پێکاتەکەی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 30 بۆ 40 ملیۆن ساڵ. تەمەنی ئەشکەوتەکە بۆ زیاتر لە 10,000 ساڵ ئەگەڕێتەوە. ئەبینن ئەلێرە زۆر سەختە شوێنەکەی بێ ئاگداربی لە دابەزین هەم شێدارە و هەم بەرزیشە، یعنی بێت لە قەشدانان و لە دەستگرتنیش زۆر ویرابین. وەکو ئێستا بینن لێرە ئەشکەوتەکە تووشی داڕمانێکی گەورە بووە، چەندین پارچەی گەورە لە ئەشکەوتەکە لە سەقفی ئەشکەوتەکەەوە کەوتۆتە خوارەوە. ئەمە ئەبێ لە ڕووی تەندروستیەوە زۆر ڕەچاو بکرێ و لە لایەنێکی زانستیشەوە بزانین تەمەنی ئەم داڕمانە چەنە، پێویستە ڕێژەی ئەو کلسەی کە لەسەری نیشتووە لەسەر بەردە سەرەکیەکە نیشتووە بپێورێ و ئایا ئەم چەند ساڵ پێویستە بۆ نە بۆ ملیمێک بۆ 2 ملیم تاوەکو بنیشێت، بۆ نە بۆ ملیمێک چەند ساڵ پێویستە ئەو کاتتوانی کاتی کەوتنە خوارەوە یان داڕمانی ئەم پارچە بەردانە بزانیت، یعنی بە پێی ئەستوریەکەی ئەتوانی بزانی کە چەند ساڵ پێش ئێستا ئەم داڕمانە ڕوویداوە. بوونی زەمین لەرزە زۆر کاریگەری هەیە لەسەر ئەشکەوتەکان، لەسەر هەموو شوێنێک بۆ خۆمان نەزانین، بەتایبەت لەسەر ئەشکەوتەکان ئەمە بینین ئەوە سەقفە، ئەو سەقفە هێزی ڕاکێشانی زەوی لەسەرە، یعنی هێزێکی بەردەوام هێزێکی لەسەرە کە ڕایەکێشی بۆ خوارەوە. خۆ ئەگەر بێت و یعنی هۆکارێک هەبێ بیجوڵێنێت ئەوە زۆر بە ئاسانترەکەوێتە خوارە. خۆ دەزانی ئەو بوو مەلەرزە هۆکارێک سەرەکیە. دواتر دروستکردنی کانەبەردەکان لە نزیک ئەم ئەشکەوتە ئەمەش هۆکارێکی تری سەرەکیە لە داڕمانی ئەم ئەشکەوتە لێرە. بەداخەوە یعنی ئەگەر ڕەچاوی شوێنی گرنگ و گرنگی ئەم ئەشکەوتە بکرابانە ئەبوو و کانەبەردانە لە نزیک ئەم ئەشکەوتە دابنرێ، چونکە لەوانەیە چەند ساڵێتر چەند دەیەکی تر بە تەواوی ئەم سەقفەدا بڕوخێتە ناو ئەشکەوتەکە و چیتر مەجال نەبێ ئێمە بتوانین بگەینە شوێنە جوانەکان و کریساڵەکان ببینین. بۆیە هیوادارین حکومەت ڕەچاوی ئەم خاڵانە بکات، چیتر کارگەی بەردی و کانەبەردەکان لەم نزیک شوێن گەشتیارەکان و ئەشکەوتەکان دانەدرێت. ئیستش زیاتر بەڕێکەوین بۆ ناو ئەشکەوتەکەوەکۆ بینین پارچە بەردی زۆر گەورە کەوتۆتە خوار و دیسانەوە باسیەکەمەوە کە زۆر لوسابێ ئاگداربی نەخزەی پێڵاوی باشی لە پێبێ و کەرەستەی سەلامەتیشی بەردەوام پێبێ.
وەکوە بینین دارمانەکە خۆی وەکو باسمان کرد پێشتر بۆ زانینی تەمەنیم دارمانە من خۆم نزیکەی 6-5 ساڵ پێش ئێستا هاتوومەتە ئێرە جیازێک ئەوتۆ نابێنم ینی پێم وابێ ئەو دارمانە هی زۆر پێش ئەو 5 ساڵ هەیە کە من هاتووم ینی لەوانەیە بۆ چەند سەد ساڵێک بۆ ینی تا ئیسان نەزانرا ئەوش پێویستی بە توێژینەوەیەک هەیە کە لەسەر ئەو چینە کرسیە بێ کە لەسەر بەردەکانیشون ئەو بەردە دارماوانە چەندێک ئەستورە پێوانەکەی بۆ بکرێ و لێکدانەوەی زانستی بۆ بکرێ بزانێت چەند ساڵ پێش ئێستا ئەم دارمانە ڕوویداوە کۆ بینین دارمانەکە زۆر گەورەیە پێویستە بە چەند شوێنێکی لێژ و ینی تا ڕادەی قرس بچینە خوارەوە ئەبێ ئاگدار بین تووشی برینداربوون نەبین تا ئەگەین بە سەرەتای دەستپێکی کریستاڵەکان کە ئەتر تا ڕادەیەکی باش هەستێکی خۆش و هەستێکی ئارامبەخشی پێدا وا لێیەکە مانوێتی ئەو بەسەرکەوتن و ئەو مادووبوونەی گەشتەکە لەبیر باتەوە. ئەوەی لێرەی بینین ئەو پارچە بەردانەی کە کەوتووە ئێمە وەکو زەویناسەکان کە هاتوین توێژینەوەمان لەسەر ئێرە کردووە و پێشتر سەردانی ئەم شوێنەمان کردووە ئێستا من ئەمە ئەبینم واسەکەم ئەمە تازەیە ئەمە تازە کەوتونەتە خوارەوە جا بە ئەگەرێکی زۆر ئەمە پێ ئەچی هۆکارێکی دەستکردی مرۆیی بێ کە بوو بێتە هۆکاری داروخانی ئەم بەشە بەهۆی ئەوەی کە کانێکی بەردیش نزیکە لێرەوە و ئیشی تیاکەی کانێکی بەردی تریش تا ڕادێک کەمێک دوورترە لەو کانە بەردەدی عنی نزیک ئەتوان بڕەن دوو کانە بەرد لەم دەوروبەرە هەیە ئەکرێ هۆکارێک لە هۆکارەکان ئەو کانە بەردانە بوو بن کە هۆکاری کەوتنە خوارەوەی ئەم پارچە بەردانە بن ئەگەر بێت و بەردەوام ئەوها ئیشی لێ بکرێ بەڕاستی لەوانەیە ئەم شوێنت بە تەواویدا بخرێت و نەتوان پیا تێپەڕبین وەکو ئەبینین لە هەردوو لاوە ینی لە لای ڕاستەوە هەم لە لای چەپەوە لە لای ڕاستیشەوە ئەم دیاردەیە دووبارە بۆتەوە ینی لە چەند شوێنێک دووبارە بۆتەوە بەڕاستی ئەمەش جێگەی داخە ینی لۆکاڵی نییە ئەمە بەردەوام بوو ئەم دیاردەی داروخانە ئەمەش وا ئاکا تا چەند ساڵێک تر ئەگەر بێت و بەردەوام بێ لەوانەیە جیا لە هۆکارە دەستکردەکان تر کە بوونەتەوەی ناشرینکردنی ئەشکەوتەکە ئەمەش ڕێگەمان لێ بگرێت و جارێکتر لێمان تێکدا. لێرە لە مەشکەوتە جیا لە دیاردە و سترەکچەرە جوانانە کەتیاتی چەند جۆگە لە گۆمە ئاوێکی بچووکی ئەوها هەیە کە لە ئەنجامی کەوتنە خوارەوەی ئەو دڵۆپانە دروست بۆ ناو ئەم گۆمانە کە چاخۆی لە چاڵەکە لە ئەنجامی ئەو دڵۆپانە دروست بۆەوە پڕ بۆ تۆیسە لە ئاوەکەی بۆ خواردن ناشێ ئەگەرنا بۆ بەکارنانەکان ترەشێ بۆچی بەکارنایە بۆ خواردنەوە چونکە چەند مادەیەک چەند توخمێک هەیە کە لەناو سپیلیۆسین کە پێیانەوتێن نیشتیوەکانی ئەشکەوت هەیە کە ئەبێتە هۆی ژەهراویکردنی یان بڵێن تا ڕادەیەک نەگونجاوی لە ئاوی ئەشکەوتەکان بۆ خواردنەوە. ئێستش بەڕێیەکەوین بۆ پێشەوە بۆ بینینی سترەکچەر و دیاردەکانی ناو ئەشکەوت. ئەوەی لێرەی بینن ئێمە لە ناو ئەشکەوتی کونەباین ئەشکەوتی کونەبا یەکێکە لە جۆرەکانی ئەشکەوتی تواوەکە لە ئەنجامی توانەوەی بەردە کلسیەکان دروست بووە خۆی ئەشکەوتی کونەبا ئەکەوێتە ناو پێکاتەیەکی جیۆلۆجی کە ئێمە لە جیۆلۆژیا لە زەویناسیە
بەردەکان دابەشە بن بۆ چەند پێکاتەیەک یەکێک لە پێکاتەکان کە ئەم ئەشکەوتی کوونەبای تا دروست بوو پێوترێت پێکاتەی جیۆلۆژی پیلاسپی. پێکاتەی جیۆلۆژی پیلاسپی جۆری بەردەکانی بریتە لە بەردی کلسی یان بەردی لایمستۆن کە بەردی کلسی CaCO3 ینی کاربۆناتی کالسیۆمە. ئەم بەردە زۆر حساسە زۆر هەستیارە بۆ توانەوە لەگەڵ ئاوی باران. ئەم ئاوی بە کاتێک کە بارانە بارێ خۆتان ئێمە زانین ئاوی باران H2O ینی بە ئینگلیزیەکەی H2O H2O کە بە بەرگە هەوایەتە خوارەوە لەگەڵ کە دوانۆکسیدی کاربۆن CO2 بەرگە هەوایە کە گرێت چی پێکەێنێت ترشێکی کاربۆنیکی لاواز دروستەکات کە ترشیەکەی لە نزیکەی 5 پلە بەرەوسەرەوەیە. کاتێک ئەم ترشە ئەگاتە ئەم بەردانە کاتێککە ئەکەوێتە سەر شاخەکە لەگەڵ هەندێک گازی تری ناو خۆڵی کەڤەری سەر شاخەکە یەکە گرێ بە ناو درز و کەلێنەکانە هێتە خوارەوە. کاتێک کە بە ناو درز و کەلێنەکانە هێتە خوارەوە تا خوارەوە تا ئەگاتە ئەو شوێنەی کە بۆشایی یەک دروست دەکات بەردەوام چییە کاتەم ئاوە توانەوە ڕوەدات ینی لەگەڵ کلسەکە لەگەڵ بەردە لایمستۆنەکە کارلێکەکە ئەیتوێنێتەوە تا ئەگاتە شوێنێک لە بۆشاییەکە کە چیەکە ئەم توانەوەیە دانێ. جا خۆی دانانەکەش بە چەند شێوەیەکە کە یان بڵێن دانانەکە پێوترێت نیشتن بە چەند شێوەیەک ئەنیشێت. هەنێکیان لەسەر عەرزەکە و لەسەر ڕووی عەرزی ئەشکەوتەکە ئەنیشێت هەنێکی تریان لەسەر سەقفی ئەشکەوتەکە ئەنیشێت وە چەند جۆرێک ترمان هەیە. هۆکاری دروستبوونی ئەشکەوتەکە ئەگەڕێتەوە بۆ بوونی درز و کەلێن و شکان لە ناو بەردەکانی شاخەکە هەروەها بارینی بەردەوامی باران کە لەگەڵ گازی CO2 ناو بەرگە هەوای زەوی کارلێک ئەکا و بارانی ترش دروست دەکا. ئەم ترشە بارانە کە ترشێکی لاوازە کاتێک ئەچێتە ناو کون و درزی بەردەکان دەست دەکات بە توانەوەی بەردە کاربۆناتی کالیسیۆمەکان یان لایمستۆنەکان. ئەمەش بە هەزاران ساڵ بۆشایی گەورە دروست دەکا و وەک ئەشکەوتی لێدێت. بەردەوامی ئەم پرۆسە دەبێتە هۆی توانەوەی زیاتری بەردە کلسیەکان و نیشتنی لەسەر ڕووی زەوی یان سەقفی ئەشکەوتەکە. لێرە باسی سترەکچەرەکانی ناو ئەشکەوتمان کریان جۆرەکانی نیشتوەکانی ناو ئەشکەوت. لێرە دوو جۆر دیاردەیان سترەکچەری ناو ئەشکەوتتوان ببینین. ستەلەکتایتەکان کە ئەوانن شۆڕ بوونەتەوە لە سەقفی ئەشکەوتەکەەوە بۆ خوارەوە ئەوانە چیان پێوترێ پیانوترێ ستەلەکتایت. ئەمانەی کە لە ڕوف لە بنکی ئەشکەوتەکەیان لە عەرزی ئەشکەوتەکەەوە بۆ سەرەوە دروستە بن ئەمانیان پێوترێکی ستەلەگمایت. ئەمە ئەم دوانە ستەلەکتایت لەسەرەوە بۆ خوارەوە ستەلەگمایت لە خوارەوە بۆ سەرەوە و ئەگەر ئەو دووە بەیەکەوە ببەسترێنەوە ینی بگاتە ڕادێک کە هەردووکیان بەیەکەوە بن پێیانەوترێ کۆڵۆم. و ئەم وردانشی کە ئەیبینیت هەنێک ورد هەیە ئەو وەکو ستەلەکتایت وایە بەڵام وردترە باریکترە ئەوانیان پیانەوترێکی پیانەوترێ سۆدا سترە و سۆدا سترە. لێرە سترەکچەرێکی تر جۆرەی تر لە سپیلیۆسیمیان نیشتووی ناو ئەشکەوتە بینین کە ئەویش چێ پێوترێت دراپەری یعنی وەکو پەردە وایە لە شێوازی پەردە دروست بوو. شێوازی دروستبوونی ئەوەیە کە ئاوەکە بە بەردەوامی بەبێ بچڕان یعنی ئەکەوێتە خوارەوە کە ئەم شێوەیە دروستەکە وەک ئەوانی تر نییە کە ئاوەکە بەتکە تکەتکە بکەوێتە خوارەوە و بە شێوەی لولەکییان درێژ کۆڵە دروستی بکە ئەمەیان بە پانی و بە شێوەی چەمانەوە دروستە بێ بەهۆی بەردەوامی ئاوەکە کە کلسەکە هەڵگرتووە. لێرە سترەکچەرێکتر یان جۆرێکتر لە نیشتووی ئەشکەوتمانەیە کە پێی ئەوترێکی کەیف پیرڵ یان پۆپکۆرن ئەمە بە شێوەیەکی خڕە ینی بە شێوەی خڕخڕ و تا ڕادێک بازنەیی دروستە بن ئەمانەت زیاتر لە ڕووی دەرەوە بەم شێوە دروستە بن لە ڕووی ناوەوە ڕەنگیان جیاوازە بەڵام لە ڕووی دەرەوە بەم شێوە دروستە بن. پێشتریش ئەمە ئاماژە بەوەش کەم پێشتر سەردەمێک لە سەردەمان ئاوەکە تا ئێرە هاتووە تاوەکو ئەو خەتەی کە لە بینی بەشە ڕوونەکە و بەشە تاریکەکە ئاو تا ئێرە لە ناو ئەشکەوتەکە هاتووە.
یەکێکی تر لەو پێکاتە یا لەو سترکچرانەی کە لە ناو ئەشکەوتەیە کە ئەتوانین بیبین بە تایبەت لە ئەشکەوتی کونەبا زیاترم بەدیەکرێ بریتە لە چی لە فلۆستۆن ئەمە جۆرێکی ترە لە سترکچەر یان سپیلیۆسیم لە ناو ئەشکەوت دروستە بێ بە زۆریش یعنی من سەردانی چەندین ئەشکەوتم کردووە لە ئەشکەوتی کونەبا بە جوانترین شێوە دەرەکەوێت ئەوە پێوترێ فلۆستۆن. پێکاتەی بەردەکلسیەکان ڕووپۆشی ناوەوەی ئەشکەوتەکەی کردووە بە چینێکی میتالیکی جوانی درەوشاوەی ناوازە کە کۆمەڵەیەکی ڕەنگا و ڕەنگی جیاوازن ئەمەش بە پێی دابەشبوونی جۆری گۆگرد و کلۆرایت و کاربۆنات کالیسیۆم و هەندێک کانزایتر ڕەنگ دەگۆڕێت. لە ناوە ئەشکەوتە چەند جۆرێک لە نیشتووی ئەشکەوتی هەن کە دەگمەنە هەمویان پێکەوە لە ئەشکەوتێکدا هەبن وەک ستەلەکتایت بریتیە لە پێکاتەیەکی شێوە درێژکۆڵە کە بە زۆری لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە لە سەقفی ئەشکەوتەکەوە بۆ خوارەوە درێژ دەبێتەوە. ستەلەگمایت بریتیە لە پێکاتەیەکی شێوە درێژکۆڵە کە بە زۆری لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە لە بنی ئەشکەوتەکەوە بۆ سەرەوە درێژ دەبێت. کۆڵۆم یان ستون بە زۆری لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە کاتێک دروست دەبێ کە هەردوو پێکاتەی ستەلەکتایت و ستەلەگمایت بەیەک دەگەن و ستونێک دروست ئەکەن. سۆدا سترە و یان ڕیشاڵی سۆدا پێکاتەیەکە شێوەکەی نزیکە لە ستەلەکتایت بەڵام باریکترە و بە زۆری لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە لە سەقفی ئەشکەوتەکەوە بۆ خوارەوە درێژ دەبێتەوە. دراپەری یان پەردە وەک ئەوانی تر پێکاتەیەکی کاربۆناتی کالیسیۆمی ناو ئەشکەوتە کە لە شێوەی پەردەی شەپۆلی دروست دەبێ و لەسەرەوە بۆ خوارەوە درێژ دەبێتەوە. فلۆستۆن یان بەردی جوڵاو لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە لە شێوەی هەیکەلێکی گەورەدایە کە ڕووی دەرەوەی شەپۆلدارە. کەیف پۆکۆرن یان گەنمەشامی ئەشکەوت دەنکۆڵەی گەورەی کاربۆناتی کالیسیۆمە لە شێوەی گرەی خڕ و پێکەوە لکاو دروست دەبن. کەیف پێڕەڵ یان هەرمەی ئەشکەوت پێکاتەی شێوە هێلکەیە لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە لە ئەنجامی بەربوونەوەی دڵۆپە ئاوی تێربوو بە کالیسیۆم لە بەرزی زۆرەوە دروست دەبێت. خۆی لە ڕاستیە ئەم ئەشکەوتە تەمەنی بۆ بەپێی توێژینەوەکان کە تا ئێستا کراوە تەمەنی زیاترە لە 10 بۆ 15,000 ساڵ و بۆ کۆنتر یعنی لە 10 تا 15,000 بۆ کۆنتریش کە ئەگاتە هەندێکیان ئەگاتە نزیکی 100,000 ساڵ پێشێستا. بەڕاستی دروستبوونی ئەشکەوتێک لەم جۆرێکە وەک ئێستا ئەیبینین کونەبا پێویستی بە هەزاران و بە سەدان هەزار ساڵ هەیە تاوەکو ئەشکەوتێک لەم جۆرە دروست بێ و بۆ لاچوونی ئەو بۆیانەی کە ئێستا خەڵک ئەوها پیسی کردوتێکی داوە بەڕاستی هەزارە دەیان ساڵی پێویستە تاوەکو بتوانێت ئەو بۆیاخەدا پۆشە نیشتوەکان. توێژینەوە لەسەر نیشتوی ئەشکەوتەکان ئەتوانێت بێت کەش و هەوای سەردەمی دروستبوونی ئەشکەوتەکەمان پێ بڵێ ڕێژەی بارانبارینەمان پێ بڵێ پێمان بڵێ ئەو ساڵی کە ئەمەشکەوتێن ئەم بەپێی مروری ساڵ ئایا ساڵەکە وشکە ساڵی بووە ساڵەکەت بارانی زۆر بووە و ڕێژەی بوونی گازی دوانۆکسیدی کاربۆن لە بەرگە هەوا چۆن بووە و بڕی ئەو مادانەی توخمانەی کە لە ناو ئەگەر پارچە بەردەکە بین لێ بکۆڵینەوە چەند توخمێکی تیا هەیە بۆ لە ڕێگەی ئەم توخمانەوە کە ئێمە توانین ئابزان ساڵەکە گەرم بووە سارد بووە ڕێژەی باران زۆر بووە کەم بووە لافاو هەبووە وە کەش و هەوا چۆن بووەوە بڕی دوانۆکسیدی کاربۆن چۆن بووە بە شکڵێکی عام کەش و هەوامان پێڵێ. لە سەردەمانی پێشتر کە هاتوونەتە ئەم ئەشکەوتە زیاتر کایان لە شوێنی خۆیان لە دوای خۆیان ڕشتۆ بۆ ئەوەی وەک ڕێبەریەک بەکاری بێنن وەکو ئامێری ڕووناکەرەوە ئامێرێکی ڕووناکەرەوە ئۆتۆ نەبووە زیاتر ئاگریان بەکارێناوە بۆ ڕووناکردنەوەی بەرپێ خۆیان. ئەوەشی لێرە ئەیبینین نووسینە لەسەر بەردەکان کە دیسانەوە بەڕاستی ئەمە هیچ ڕێگایەکی زانستی و ینی جوان نییە شتێکی ناشارستانیە
و ئەم پەتانەش کە بەڕاستی ئەمەش هەر جوان نییە نەزانستی نیە ناشارستانیە پێویستە ئەو کەسانی کە دێنە ئێرە ئەم خۆیان بە دوور بگرن لەمانە زیاتر گرنگی بەوە بدرێت کە هێما و سیمبولی فسفۆری دابنێت چونکە ئەگەر بێت ئەو کەسانی لێرن ڕووناکیشیان لێ ببڕێ تا ڕادەیە ڕووناکیەکانشان کەس بێ بەو هێما فسفۆریانە ئەتوانن ڕێگەکانی خۆیان بدۆزنەوە. بەڕاستی من لێرە پەیام بۆ هاوڵاتیان ئەوەیە کە ئەم شوێنە بە ماڵی خۆیان بزانن بەڕاستی بۆ دروستبوونی شوێنێکی ئەوها ئەشکەوتێکی وا جوان و ئەو دیاردانەی کە لە ناو مەشکەوتە ئەو نیشتوانەی لەم مەشکەوتە هەیە بە هەزاران و بەدەیان هەزار ساڵی پێویستە بەڕاستی پێویستە ئەمە یعنی وەکو سەرەتێکی نیشتیمانی سێری بکەین پێویستە وەکو باپیرانمان چۆن ئێرەیان بە پاکی و بە جوانی بۆ ئێمە جێشتۆ دەستکاریان نەکردووە بۆی ئێمە چێژ لەو جوانێ ببینین ئێمەش وابین ئێمەش وابیر بکەینەوە و پەیامێکی ترم بۆ حکوومەت ئەوەیە کە بەڕاستی گرنگی بێرە بدا ینی ئەم شوێنە بەڕاستی توانێت بێت بە سەرچاوەیەکی داهاتی زۆر گەورە بۆ ئەم وڵاتە وەکو چۆن لە لوبنان ئەشکەوتێکی بەناوبانگمان هەیە لێ کە ینی ئامارەکان وای دەرەخەن لە ساڵێکە زیاد لە ملیۆنێک گەشتیار و سەردانیکەری هەیە ئێمە بەم ئەشکەوتە بەڕاستی ئەتوانم بڵم شتێکی وای کەمتر نییە لەو ئەشکەوتە زۆرترین دیاردە و نیشتوەکان کە لەو ئەشکەوتە هەیە لێرەش هەیە ئەتوانین بیکەین بە سەرچاوەیەک بە ئەوەش چۆن نەکرێ بە هێنانی جادە ڕێگەوبانێکی باش و نۆژەنکردنەوەی ناو ئەشکەوتەکە و لابردنی ئەو بۆیاخۆ و نووسین و ئەو پیسایە کە لە ناو ئەشکەوتەکە هەیە و پاشەڕوانە وەدانانی هۆکاری ڕووناکەرەوە بۆ ناو ئەشکەوتەکە بۆ ئەوەی جوانەکانی ئەشکەوتەکە لەلایەن گەشتیارانەوە بە باشی ببینێ. بۆ دروستبوونی ئەشکەوتێکی لەم جۆرە هەزاران ساڵ پێویستە بەپێی لێکۆڵینەوەی زانایانی بواری جیۆلۆجی بۆ دروستبوونی هەر میلێک لە پێکاتەی ئەشکەوتەکە ماوەی زیاتر لە 10 ساڵی دەوێت واتە بۆ دروستبوونی 1 مەتر لە بەردی کلسی 10,000 ساڵی پێدەچێت بەڵام لەلایەن بەشێک لە گەشتیارانەوە بێباکانە هەڵساون بە شکاندن و بردننی بەشێکی زۆر لە بەردەکان پیسکردن و بەکارهێنانی بۆیاخ لەسەر ڕووکاری بەردە بەهادارەکان هەروەها مۆڵەت پێدان و کارکردنی بەردەوامی کانەکانی دەرهێنانی بەرد لە ڕابردوو ئێستادا کە بووە بەهۆی هەرەستێنانی بەشێکی فراوانی ئەشکەوتەکە ئەمەش بەهۆی پشتگوێخستنی لەلایەن بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار و حکوومەتی خۆجیایی دەربەندیخانەوە هەر بۆیە پێویستە ڕێکخراوە سروشت پارێزەکان و حکوومەت کاری خێرا بکەن بۆ فریاکەوتنی ئەم گەنجینە سروشتیە و وەک سامانێکی گەورەی ژینگەی و نیشتیمانی بیپارێزن.